هەموو ساڵێک و بە دیاریکراوی لە 2ی چواردا کۆمەڵێک چالاکی جۆراوجۆر بۆ ڕۆژی جیهانی ئۆتیزم لە جیهاندا بەڕێوە دەچێت. لە شاری سلێمانیش ئەم یادە لەلایەک بایکۆت کراو لەلایەکی تریشەوە یادەکە کرایەوە. ئەوڵەکانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی بۆ خزمەتکردنی نەخۆشانی ئۆتیزم خرایە ڕوو. وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی چەند هەوڵێکی داوە بۆ ئۆتیزم. حەزەکەم لێرە ئاماژە بە هەنێکیان بکەم. یەکێک لەوانە بەڕێزان بینایە. هەنێک خێرخوامانەیە کە بینا دروستەکەم بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی. ئێمە ئەوەلاتین بە سنتەری ئۆتیزم. ئەوەی ئۆتیزم خۆشبەختانە بە هەوڵی وەزارەتی کار 20 کەسی بۆ تاعین کراوە کە لە ئایندێکی نزیکا دەست بەکار دەبن و لەوێ دەست بە خزمەت بۆ مناڵانی ئۆتیزم دەکەن. بەڕێزان ئەم بینایی کە ئێرە مناڵانی ئۆتیزمی حکومی تێدایە 30 کارمەندێرە خزمەتی مناڵانی ئۆتیزم دەکەن. ئەویش بەڕاستی پاداشت و هاوکاریەکەیان لە وەزارەتی کارەوە دابین کراوە. ڕێژەی ئۆتیزم لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر جیاوازە. لە پێی ئامارەکان لە سلێمانی زیاتر لە 500 نەخۆشی ئۆتیزم هەیە و لە جیهانیشدا لە 2 بۆ 4 کەس تووشی نەخۆشیەکە دەبێت. بە هەوڵ و کۆشتی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی خۆشبەختانە ئەمساڵ ئەو دەرگایە کراوەتەوە و تۆماری کەمەندامان کراوەتەوە. هەتا ئێستا ئێمە لە سلێمانی نزیکەی زیاتر لە 500 مناڵی ئۆتیزممان تۆمار کردووە. ئۆتیزم بریتیە لە تێکچوونی گەشە کە لە 3 ساڵی یەکەمی منداڵدا دەردەکەوێت. لە ئەنجامی تێکچوونە دەمارەکان کار دەکاتە سەر فەرمانەکانی مێشک. هەرچەندە تا ئێستا زانایان نەگەیشتونەتە چارەسەرێکی گونجاو بۆ ئۆتیزم، بەڵام پزیشکێک باز لە چارەسەرێکی نوێ بۆ نەخۆشانی ئۆتیزم ئاشکرا دەکات. خۆی خۆراکەکان بە پێی جۆری مادەکە گۆڕێ. بۆ نمونە ئێمە کۆمەڵێک مادەمان هەیە، کۆمەڵێک کانزامان هەیە لە جسمی مناڵی ئۆتیزمە زۆر گرنگە چاودێری بکەین. ئەویش بۆ نمونە مەگنیسیۆمە، هەڵبەتە مەگنیسیۆم جۆری زۆر وەکو لە ژووریش و ئاماژەم پێەیە. هەندێک لە جۆرەکانی مەگنیسیۆم کاریگەری باش، کاریگەری ئەرێنی لە مناڵەکە دروستەکەن ئەگەر ڕێژەکەی نۆرماڵ بێت لە جەستەیە. بەڵام ئەگەر کەم بێیان زۆر بێ گرفت دروستەکای. یەکێکی تر لە شتەکان مسە، بۆ نمونە کانزای مس سیو یەکێکە لە موادەکان لە جسمی مناڵە ئەبێت چاودێری بکرێ. ئایا مز لە جسمی مناڵایە زۆریان کەمە. بۆ نمونە وەکو لە ژوور و باسم کرد زۆربەی مناڵانی ئۆتیزم لەگەڵیشیا فرەجوڵن، زۆرە جوڵێن. ئەکرێکێک لە هۆکارەکانی فرەجوڵەیەکە جگەل لەوەی ئەگەر گرفت لە مۆتۆر کۆرتێکسیان سێڵەبڕەمی مێشکیا هەبێ ئەکرێ مادەی مس بێ. زۆری مادەی مس لە خوێنە واکە مناڵەکە زۆر بجوڵێ. و کاتە تۆ ئەی چیەکەی ئەو خۆراکانی لێکەمەکەی توانێت کە دەوڵەمەنن بە مس. دایکان و باوکان لە سلێمانی بەسەر 2 بەرەدا دا بەش بوون. بەشێک بەشداری لە یادەکە و بەشەکەی تر تەواوی یادەکە بایکۆت دەکەن. پیرۆزبایی ڕۆژی جیهانی ئۆتیزم لە مناڵانی ئۆتیزم و هەموو خانەوادە و مامۆستایان و ستافی سنتەری ئۆتیزمەکەم کێشەی سەرەکی مناڵی ئۆتیزم خەو خواردنە، خەو پێش خواردن، خەو خواردن. لە خەوە زۆربەی مناڵانی ئۆتیزم درەنگ ئەخەون، خەویان کەمە. هەتا زۆر بەشیان بە عیلاجیش هەروان، ئەگەر عیلاجیشان بێتە هێشتا هەر خەوەکان پچڕ بێ. ئێمە ناتوانین وەکو دایکواوکی ئۆتیزم هەموو شتێ بێ ئومێد بین بڵێن هیچ نەکراوە. ناتوانین ئەوە بڵێن چونکە لە 4 ساڵ ئەبێت لە شاری سلێمانی ئەم سنتەرە کراوەتەوە. من وەکو خۆم مناڵەکەم لێرە زۆر ئیسفادەم کردووە. ئەمەکنسە شەقەم داواکاری کەکەین کە هاوکارێکی مناڵەکەمان کەن و لە حکوومەت معاشێکیان بۆ ببڕنەوە. باوەڕ ناکەم لە سادەی هەی بێت. ئەوەی من 14 ساڵە نیەتی هەموو شتێکی بۆ کراوە لە پار 19دەوە معاملاتم بۆ کردووە هەر ئەڵە چاوەڕێکە. 3 جار لیژنە بینیوێتی ئەڕێی بۆ هەیە ئەڵە چاوەڕێکە تەلەفۆنە بۆ کەیوەتەی بۆمانەکەن. بەڕاستی ئەبوایە لەم وڵاتی خۆمانە ئێستا خۆشترین شوێنیان بۆ دابین کرایە و لەم ڕۆژەیە یادێکی گەوریان بۆ بکرایێتەوە و گەشتێکی خۆشیان بۆ ڕێکخرایە و هەموو پێداویستەکان بۆ دابین کرایە. بەس بەداخۆ من ئێستا قسە بۆ جەناب دەکەم مناڵەکەی خۆم لە ماڵەوە لە 4 دیوارێکا سژنەوە بە حەب خەوانمانە. پەرلەمانتارێک بە وێزگەنیوزی ڕاگەیان داوای نەخۆشانی ئۆتیزم زۆر ئاسانە و دەکرێت بە زووی چارەسەر بکرێت. بۆی لەگەڵ ئەو خەڵکە بگرین و بۆی لەگەڵ ئەو خەڵکە قڕ بپێوێن و بۆی لەگەڵ ئەو خەڵکە بە خەڵک بڵێن کە پارەی دزرا و ئەنجامەی کە ئێڵێن بەڕاستیشمە کەوەی کە خۆیان ئەڵێن لە ناو ژێر زەمینەکانە بەخوا دوو کۆبوونەوەی فاشلی ئەم حیزبانە
پارەی دابینکردنی پارەی ئاوتیزم و داون و نەخۆشی شێرپەنجەش چارەسەرەکە کە نایەن. لە سلێمانی و لە 2ی چواردا بە کۆمەڵێک داواکاری دایکان و باوکان کۆتایی بە ڕۆژەکە هات. داواکان بریتی بوون لە گرنگیدانی زیاتر بە نەخۆشانی ئۆتیزم و بڕینەوەی موچەیەکی شایستە بۆیان. لە شاری سلێمانیەوە شکار حەمەنووری، وێزگە نیوز.